بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستانم. من دانیار نورەدین لە بەرنامەیەکی نوێی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستا دەبم. ئازان و خۆشەویستان وەک دیارە لە چەند ڕۆژی داهاتوودا ئەگەر خوای گەورە ئینشاءڵڵا تەمەن مابات دەچینە نێو مانگی پیرۆزی ڕەمەزان و لەم مانگە پیرۆزەدا کە دیارەیەکی خوای گەورەیە و فەزڵێکی زۆری تێدا مانگە پیرۆزە گرنگە کە بزانین مسلمانان چۆن خۆیان ئامادە بکەن بۆ مانگە پیرۆزەوە چۆن عیبادەت و پرسشەکانیان زۆر زیاتر بکەن لە مانگەکانی دیکە. پێغەمبەری عزیزمان صلی الله علیه وسلم بە هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان مژدەی دەدایە هاوڵان پێی فەرموون ئەو مانگی پڕ بەرەکەت و پڕ خێر و خۆشی گەڕایەوە نێو مسلمانان و لەگەڵیشیدا ئاماژی بەوە دەکرد کە لەم مانگەدا دەرگای جەهەنەم دادەخرێت و ئاسمانەکان دەرگاکانیان دەکرێتەوە و هەر لەگەڵیشیدا ئاماژی بەوە کردو پێغەمبەری عزیزمان صلی الله علیه وسلم لەم مانگەدا شەوێکی تێدایە کە خێری زۆر زیاترە لە هەزار مانگ. ئەوەی کە گرنگە لەم مانگەدا چی بکەین و مسلمانان چۆن ئامادەکاری بکەن و عیبادەتەکانیان چۆن زیاتر بکەن و زۆربەی کاتەکانیان بە عیبادەت و بە ڕۆژوو بە کاری چاکە ئەنجام بدەن و لە هەمووی گرنگترەوەیە کە زۆرێک لەو کەسانەشی کە لە نێو بازار و لە نێو کەسابەتن زۆر ئاگاداری ئەوە بن چونکە مانگێکەوە پێویستە هەمیشە بەردەوام کاری چاکەی تێدا ئەنجام دین. ئەمە بابەتی ئەمڕۆمان دەبێت. ئێوەی عزیز دەتوانن ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەوەی کە دامان ناوە پەیوەندیمان پێ بکەن و ڕاوسەرنجی خۆتان بخەنە ڕوو لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا. لەمووی گرنگترەوەیە کە لەم مانگەدا زیاتر هاوکاری و کۆمەکی پێشکەش بە کەسانی هەژار منداڵانی بێباو بکەین تاوەکو لەم مانگەدا هەز بە نەبوونی و هەز بە هەژاری نەکەن و لەگەڵیا گومانی تێدانێکە پاداشتێکی ئێجگار زۆری هەیە و خودی خۆی مانگی پیرۆزی ڕەمەزان بە بەراورد بە عیبادەتەکانی دیکە پاداشتێکی ئێجگار گەورەی هەیە بۆی کە خۆی باڵادەست خۆی فەرموویەتی خۆم پاداشتەکەی دیاری دەکەمانەوەندا پاداشتی زۆرە. بۆیە گرنگە مسلمانان زۆر بەباشی خۆیان بۆ ئامادە بکەن. هاوڵانی پێغەمبەری عزیزمان صلی الله علیه وسلم چەند مانگێک پێش هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان ینی مژدەیان دەدا یەکتریوە زۆر دڵخۆشە بوون باوەشیان بە یەکترا دەکرد فەرمووەوە ئەوەندە مانگی دیکە دەچینە نێو مانگی پیرۆزی ڕەمەزان ئەوەندە کاتمان ماوە بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان واتە هەر چاوەڕێ بوون بگەن بە مانگی پیرۆزی ڕەمەزان وە گرنگە مسلمانانیش بەدڵ پێشوازی لە مانگە بکەین و بەدڵ عیبادەت و پرسشەکانمان لەم مانگەدا جێبەجێ بکەین و لە هەمووشی گرنگترین ئینشاءالله خوای گەورە یارمەتی دەرمان بێت ئەو عیبادەت و پرسشانی کە ئەنجامی دەدەین لە مانگەکانی دوای ڕەمەزانیش هەر بەردەوام بین و گۆڕانکاریێکی گەورە لە ناخ و دڵ و دەروون و کار و کردەوە و عیبادەتەکانمان ئەنجام دین لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا. بۆیە ئەم مانگە فەزڵ و گەورەیەکی زۆری تێدایە و هەروەها یەکێکە لەو مانگانەی کە خوای باڵادەست لە قورئانی پیرۆزدا ئاماژەی پێ کردووە و لە هەمووشی گرنگتر کە مسلمانان دەبێت ئامادەکارێکی زۆر باشی بۆ بکەن و یارمەتی مسلمانان و خێر و چاکەوە دوورکەوتنەوە لە غەیبەت و درۆکردن و ئەو عیبادەتەی کە ئەنجامی دەدەین ئەویش بە ڕۆژوبوونەوە تا خۆی باڵادەست تەنها ئەو ئاگادارە کە ئێمە بە ڕۆژین و ئەو ئاگادارە کە ئێمە برسیمانە لەبەرەوە پاداشتەکەی کە خۆی باڵادەست خۆی لەبەرەوە دیاری دەکات وە عیبادەتێکە تەنها خۆی گەورە و عەبدەکەی دەزانن ئەنجامی دەدات. دەچمە لای پەیوەندەکانی ئێوەی ئازیز یەکەمین پەیوەندی وەردەگرم کاک هاوڕێ لە زەردەلیکا و کاک هاوڕێ گیانسڵای خوا لەبێ و لە بینەر و بیسەرەکانی کەناڵە بەڕێزەکەتان وعلیکم السلام سەرەت و چامان خوای گەورە بیکاتە مایەی خێر بۆ گەلی کورد بۆ هەموو مسلمانێ بە تایبەتی بەڵام داواکاری لە جەناب هەیە داواکاریەکم لە جەناب هەیە یا مەلاو شێرخەراخی یا مەلاتایری بامۆکی ئەگەر بکرێت بانیکەی بۆ ئەم ڕەمەزانەوە بۆ خێر و ئامۆژگاری خەڵک کە ئامۆژگاری خەڵک بکات ئینشاءالله کاک هاوڕێ مانگی پیرۆزی ڕەمەزان ینی بینەری تایبەتی کەناڵی ئاسمانی پێیان بن و ئینشاءالله چەندین بەرنامەی جیاواز و چەندین شتی زۆر جیاوازمان بۆ ئامادە کردوین ئینشاءالله ئینشاءالله مامۆستاگیان باوەڕ بکە بە شانوباری ئەوان نایەن بڵێن ئەوەی ئەمانە لەعنی ئینسان ئەبێ یەکلاوێ باشە بەڵام ئەگەر بێت و ئەم دوو کەناڵەی ئێوە و ئامۆژگاری و پەیام نەبوایە کەناڵەکانی تر یەک دیکان ڕوو لەخوا قسە ناکەن ئامۆژگاری خەڵک ناکەن کە خەڵک ڕوو لە خێر بکات خەڵک هەیە زۆر داما مامۆستاگیان خەڵک هەیە زۆر کەم دەست بووە یعنی ئێوە لە ڕێگەی کەناڵە بەڕێزەکەی ئێوە داواتان لێکەم لەم مانگا دووسەیەکی جوان بێرن بۆ ئەوەی کە خەڵک بە گوێرەی قورئانەکەی ئیشکا یعنی خەڵک سپاسی خوا بکەین کە بارانی باران سپاسی خوا بکەین کە ئەم نیعمەتەی دا بە ئێمە سپاسی ئەو خوای گەورە بکەین کە ئێمەی کرد بە مسلمان
کە لە ڕێی کەناڵە بەڕێزەکەی ئێوەوە خەڵک دەنگی خۆی بگەێنێتە هەموو داواکاریەکی چیە بیگەێنێ یعنی ئەگەر چاوەڕێ ئەم حیزبانە بکەی باوەڕ بکە هیچ شتێک بۆ مسلمان ناکەن ئەوان ئللا بۆ بەرژەوەندی و بۆ ئیشی خۆیان نێرە باوەڕ ناکەم پەیوەندیان بە ئیسلام و بێ لەبەرەوە حیزبێکی ئیسلامانی ئێمە ناژین ئێمە بین بەڵام ئێمە داواکاریمانەوە لە ڕێی کەناڵەکەی بەڕێستانەوە داواکاریمانەوە دوو سێ مەلای باش بێن ئاماداری خەڵکا بۆ فەقیر و هەژار زۆر سپاسانەکەی خوای گەورە بیکاتە خێر بیکاتە مای خێر بۆمان ئینشاءالله ئامین ئینشاءالله کاک گەورەگیان زۆر سپاس دەکەین لە زەردەلی کاو لەگەڵمانە بوو کاک ئارام لە تەقتەق وەردەگرین کاک ئارامگیان سڵاوی خوا لێبێ خوای گەورە ئێوە لە تەواو بینەرانی کەناڵی پێیام وعەلەیکە سەلام سەر هەردوو چاومان حەزەکە پێشەکی دەست پێ بکەم فەرمیە خوای گەورە قورئانی پیرۆزە ئافەرمێ شەهر رەمەضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان صدق الله العظيم براسي مانجي رمضان مانجي كا تجاوز كل مانجي يعني تربو همو ومدي محمد دين الإسلام بتعبد لو مانجي دا همو عبادة كان فيها سنقادة بويا همو من بمانجي كي بيروزي دزان ودبل خدمة أو مانجي دا همو من بس بدعو دستكان من بس كنا بخواي قولا لو مانجا دا زۆربەی خەڵکی ئەمڕۆ ئێستا تووشی نەخۆشی و تووشی کۆمەڵێکی گیر و گرفتووە کە بەڕوای من مانگە ڕەمەزانکێکە لەو مانگانەکەتوان تێیدا عیبادەتەکانمان زۆر بکەینەوە پەیوەندیەکانی خۆمان لەگەڵ خوای گەورەیە باشکەن تاکو و خوای گەورەش شعاکانمان بگیرێ ئینشاءالله شفای هەموو نەخۆشانە بدەوە حەزەکەم لە ڕێگەی کەناڵە بەڕێزەکەشتانەوە فأنا بدم بجيو حكم ده تبتوه لمانجي رمضان ده يعني شتو مكان هم ده جران نبي كخلكان يكن تواني أو يعني يكلو مانجا ده بيكرت حق واحد يعني لمانجي رمضان ده أو بكري حكمت يعني بتشي جران بي يعني لبت يعني مجدد تاكي كده دول كل بعيد بس تبازا يعني بالله في خلكان يكن ناس لا تواني يعني أو اقتدار أو تواني لمانجي رمضان ده أوش ما بقولش ويجران بكرتوان بيكرن بلام لما كان الحمد لله كمالك خلق مع هيك خير قواز بس خير جين فهموا كساني كابو ندار نبون أو حلبة أيوش كان على برز البيت أنا بس رانج كمالك خلقاني باش بالله إذا بس بس يا غريب وخلق جلت أنا حاليا ومتمنى كمان قرب زمن تمانجي خوشي واشتواي وتبايو همو شيء مجرد كان هم هذه مدخومان تاني درجين براسي وصالان يكلم هذه مدرجين كحكمتك ما هي لا شيء أول الصالة براسي خلف تاكو يستقبلي هي للحكمتها يعني هاي حكمة جيران لم تنكابني كل الرابط بيدا سوسپاس كن كاغرام جان راجع باورين ديكش سوسپاس بو كاغرام لا تقطع ولا قلنا بو كاك بولا وردگرين لا هولير كاك بولا يانسلاي خالبه سڵاوی خوا لە کاک دانیار لە هەموو کارمەندەکان لە بینەرە بەڕێز و خۆشەویستەکان وعليك السلام ورحمة الله سرچامان کاکە دانیار پەیامی من بە سۆز و عاتیفەوە نییە خۆشمان ناکەین بە موسڵمانێکی حیار 24 بەڵام دەزانین ڕەمەزان پیرۆزیەکی یەکجار گەورەیە بۆ پاکردنەوە و هەستکردن بە خەڵکی هەژار و کەم دەرامەت و لادان لە هەموو ئەو شتانەی کە خوا پێی ناخۆشە بۆیە من بە شێوازێکی تر دەڵێم پێویستە پێشوازی بەو شێوەیە بکرێت سەرەتا ڕوو دەکەمە سیاسیەکان دوو بەیانی درۆستکەی پیرۆزبایی هاتنی مانجی ڕەمەزان لێمەدەن ئەگەر باوەڕتان بە ناف و پیرۆزی ڕەمەزان نییە ئەگەر دڵتان بە میلەتەکەتان ناسووتێ بڕیار بەدەستان پیرۆزبایی مەکەن حاڵێکی تر پیاوانی ئاینی بەڕێز بەسە ڕۆڵتان دەبێ گرنگتر بێ بەرامبەر هەموو دەم و نادادیەکەی بەرامبەر ملەتی کورد دەکرێت چیتر بێدەنگ نەبن هەر تەڕاویح نییە هەر نوێژکردن نییە لە مزگەوتەکان دەنگتان دەبێ بەرزتر بێ دژی ستەم و نادادی بەرامبەر ملەتی کورد دەکرێت بەناو ئەوانەی کە خۆیان ناویان لە خۆیان ناوە موسڵمانی ساختن لە داگیرکەرانی عەرەب فارس تورک دەنگتان بەرزکردنەوە چونکە خوای گەورە ژێی داوە دەم لێکراوان دەنجیان بەرزکەنەوە خاڵێکی تر بازرگانەکان بەڕێزەکان مانجی چاوچنەوەچی نییە شتەکان کەلوپەلەکان گران مەکەن کەلوپەل گران مەکەن ئەوانی لە بازار کرین و فرۆشتن دەکەن
شتەکان گران مەکەن شتەکان گران مەکەن مانجی گرانکردن نییە مانجی هەڵپەرستی نییە خۆستنەوە نییە پزیشکەکان بوو دەکەمە پزیشکەکان ئێوە ئەگەر باوەڕتان بە پاچی مانجی ڕەمەزانە واز لە قۆڵ بڕین بینن لە نەخۆشخانە ئەهلیە ناحکومیەکان باز دەزانین هەندێکتان بە ڕۆژوو دەبن نەشتەرگەری دەکەن هاوڵاتی کەم دەرامەت قات و پێنج قات پارەی لێ دەسەنن ڕەنگە نەشتەرگەریەکەشی پێویست نەبێ ئەوانی حەدی ئێکسپایە دەینن بەستا سرورێک لە مانجی ڕەمەزاندا بنێن ئەوانی لە بازار لە پیشەگەرەکان پیتەر و لەوانی تر لەوانی بازار تاکفرۆش کۆمەڵفرۆش گایە جوانمونەکی سادە دێنمەوە گایە ئەوانەی ماستی تۆز ماستی شیری تۆز دەفرۆشن بە ماستی مەڕ ئێوەش خوا لە سەرسەرە ئاگادارتانەوە هیوادارم وای گەورە لە دەژنی ئەم ڕەمەزانە و ڕەمەزانی داهاتوو دەژنی سەربەرزی و سەرفرازی و دادپەروەریبی لە ناو کۆمەڵگەی کوردەواری لە هەر سوات پاسەکەی ژێردەستی نەهامەتی ژێردەستەی لە کۆڵمان بێتەوە دووبارە دەستخۆشی لێ دەکەم هەر دەکەوتوو. کاک ئەحمەد وەردەگرم لە هەولێر. کاک ئەحمەد گیان سڵاوی خوا لێ بێت. السلام علیکم. وعلیکم السلام. سەر چاومان. زۆر سپاس. وڵا دیارە من لە پێشواسی مانجی ڕەمەزان هیوادارم ئەوانەی کەوا بەناو موسڵمانان یان ئەوانەی کەوا وەکو ویستە کاک پۆڵا ئاماژەی بە هەندێکیان کرد لە پزیشک و لە فیتەر و لەوانە کەوتنێتە قۆڵبڕینی ئەم خەڵکە بەو پارەیە حەج و عومرەکردن حرامە. یعنی بە کابرایەک بڵێک ئەگە هیچ نوێژ نەکا بەس بەناوە موسڵمان بێ ئەوەی کە فیتەر دەیکا لە سناعەکان و ئەوەی کە دکتۆرەکان دەیکەن بەڕاستی پێ بڵێن بچینی هەژار کەوتۆتە ژێر دەست و پێوە حکومەت لەلایەک قەدری پێ دەکات یعنی نیوموسەیەکی کەس نازانێت چۆن دەیداتێ لەلایەکی تر ئەوانەی تریش لە پزیشک و لە فیتەر و لەوانە کەوتونەتە قۆڵبڕینی ئەو خەڵکە هیچ سوانسۆلێکیان لەسەر نییە هیچ شتێکیان لەسەر نییە ئەو بازرگانانێک کە لە دەرەوە شت دێنن و تەسویر بەوانی دەکەن ئەمانەش بە کەیفی خوا کەوتنەتە قۆڵبڕینی ئەم خەڵکە بۆیە ئەو نوع ئەپارەیە هیوادارم مامۆستایانی ئاینی لە مینبەرەکانەوە قسە بکەن بڵێن لە حەد وەرگرتنی خۆت لە فیتەر لە دکتۆر لەوانە ئەو پارەیە حەج و عومرەی پێ دەکەن کاکە وەڵڵاهی وەبیللاهی وەتیللاهی ئەو پارەیە ئەو فیتەر دکتۆرانە حەج و عومرەی پێ دەکەن بە بەلاش و حەلاش دەیچن دەیدەن عارەبێکی سعودی هیچیان بۆ نامێنێتەوە ئەوە باڵەمەنی وەرگرن باوە ئەو باڵە بەمنی من بێ هیچیان بۆ نامێنێتەوە توش ئەو قۆڵبڕینە نازانم یعنی کاکە ئەوە دەستمان لە حکومەت شوشت زانیمان ئێستا حکومەت هیچ سانسۆرێکی نییە هیچ شتێکی نییە یعنی حکومەت کەوتووەتە کۆکردنەوەی پارە ئەدا چۆن کۆی دەکاتەوە کەیفی خۆیەتی بەس خەڵکی نابێت ئێستا لایەنەکانی ئیسلامیەکان مامۆستایانی ئاینی لەسەریان پێویستە خەڵک و شار بکەنەوە یعنی پێیان بڵێن بڵێ کاکە حکومەت ئەو بۆ شێوازە قۆڵی خەڵک دەبڕێ وەرن ئێوە هاوکاری یەکتر بکەن ئێوە بە پارەی حرام حەج و عومرە مەکەن کاکە وەڵی کابرایەک بچێ حاجی فڵان لەسەر بڕۆ لەگوەیەکەی داناوە بە هاوکاریم بکە لەگوەیەکی داناوە لەسەر فیتەرەکەی حاجی فڵان یان دکتۆر حاجی نازانم چێ حاجتدا پێوە نەبێ بەس زەمیرت هەبێ بەڵێ کاکە ئەزانی چۆنە بات ڕوشک پێکەوە نەسووتێن یانی ئەمە پلانەیە کەمانێکە بن بە پلانەوە پارەی حرام ڕۆ کە خۆی گەورە ژەزانانی ئەمە نازانی ئێمە نازانی کە چۆن کەسابەتەکە چۆن پارە پیاکە لانێک هەنێگە بن کە بۆ شازە بن کە تەنها خۆی باڵادەستی ژەزانێ یانی ناکرێ بڵێ هەموو کەس بە پارەی حرام بچێوە و ئەو کەسانەشی کە زۆرینەی و کەسانەشی کە دەچن حەجی ماڵی خۆی گەورە دەکەن و عومرە ئەنجام دەدەن بڕاوکە زۆر خێرکردن زۆر کەسانی باشن و ینی بۆی نەخینە ئەو قاڵبەوە کە هەمویان بۆ شێوازە بن. وەڵا یەک قسە پێ دەڵێم ئەوە لە برای خۆت وەرگرە زیاتر لە 23 ساڵە موچخۆرم وەڵی دزی نەکەی وەڵی ڕەشوە نەخۆی وەڵی ماڵی خەڵک نەخۆی وەڵی پێڕاناگەی وەڵی ناتوانانی خێرێک بۆ نوعاگەی وەڵی ناتوانانی خانۆکە سێقات سوارقات بێ وەڵی ناتوانانی ئۆتۆمبیلێک توێ بای پێ دەفتەر بێ دزی نەکەی زۆر باشە زۆر سپاسەکەین کاک ئەحمەد لە هەولێر و لەگەڵمان نبوو کاک بەهادین لە کەرکووکەوە لەگەڵمانە کاک بادینیان سڵاوی خوا لێبێ. السلام علیکم مامۆستا باشی. وعلیکم السلام سەر هەردوو چاومان. تکامەوەی ئەوانەوە قساکەن مەجال دەمەیەکی دیکە مەزە زۆر قسە نەکەن یعنی چۆن لێ بە عەرەبی قسەیەک زۆر یعنی قسەیەک یعنی کەمی کردەوە بۆ خەڵک استفادە بکە لە بەرنامەکەت بۆ دیکە پەیوەندی وەرگری بەرنامەکاتەکە دانەڕۆڵیەوە وایە ئەوانەیە مامۆستا. بەسەر چاو کاک بادینیە وەڵی تر ئەڵێ بارڕێگەیان بینێ بەڵام تر هەر کەسێکیش تۆزێک بەلاڕێیان بەڵێ هێنینەوە بۆم لە ئەوە سوارێکمە وەڵی
باوكو دايكمني وخلك عمليات كم قاسم مصاكب وقالوا أولاد داوي شمل لكن إمكانني أفكر حالم كسرني أنا ما كان يشتكمو راسل دايك مرة كم سياسة فانزا ناقم أو عمليات كم بس يوم ما خلك يا مجلس زوج سماعكم أو خلك تلفونك في وديك أو من الجو سپاس بەسەر چاو کاک بادین بەڕێستان لە کەرکووکەوە سەردانی نووسینگەی بەخشیم کە لێ بزانە چۆن ئەتوانن هاوکاری بکەن دڵنیام ئەوان هاوکاری دەکەن لەوێ ئینشاءڵڵا بۆ مانەکرد مامەسا ئەوەی هەولێر بۆ مانەکرد کە مادەم خەڵک کەرکووکی بۆ مانەکرد ئەڵە وەڵا بۆ مانەکرد بە قورئان زۆر سپاس بۆ کاک بەهادین لە کەرکووکەوە لەگەڵمان نابوو کاک عەبدوڕەحمان لە هەولێر وەردەگرم کاک عەبدوڕەحمان گیان سڵاوی خوا لێبێ جانكم شانك السلامة لي والله غدا هذا حل سريع طول فراني زاهي وعقدوا يوم وشيء وفريق هيك طبعا طبعا بنات مكاني من كان مكاني شافعني علي كل ادعاء كان زوري كخاطر فيك كمان بس بالنهار نفسي بالنهار بين الدري او الناحيه الناحيه بالكون شيء مادي كمان ما في شرط ما في شرط تقول شيء توسع في خزانة عقيدة هي زوجة مقصد اليد وعرف إذا كان احتمال تشمل اللي يزيد السلام في خزانة عقيدة هي لسروي زمين في خزانة عقيدة شيئا بعثماني لقلم لديهم 2000 ونصف لحظ طبيعية يعني كانوا برضو أولاد الله يتفرق أو التنبيه صار لعادة وخطأ أو لقد طبعا يعني مثل تركنا ناحية عيني في القوايا الذين في المرحلة الصلاة والسلام أتاها نمطة وشعر الله تعالى تكون القديمية في ناحية الجوان على أي حال والله أجر هاوكاري ممكن زور باش دوم لدنجي كاك عبدوڕەحمان نییە كمان بديني دفوع كان في زور محترم هيا فعلا دين دليل وقاسيين ومقاصد ذلك بەڵێ دیارە پەیوەندیەکەی کاک عەبدوڕەحمان پچڕا دەچمە لای پەیوەندیەکی دیکە سیتاخان لە سلێمانی وەردەگرم سیتاخان سڵاوی خوا لێبێ سڵاوی خوا لە جەنابیستان ئەم کاتتان باش بەڕێز سەرەد و چاومان سیتاخانیەوە باشن پاسانەکەم هیوادارم سەرکەوتوو بن هیوادارم لە مانگی ڕەمەزانی توانن بە کۆمەڵێ بابەت و کۆمەڵێ بەرنامەی زۆر جوانتر کاسەی پەیام و ماڵەکانمان ئینشاءڵڵا بنەخشێنن ئەمەندرێتن ئینشاءڵڵا هەڵبەت لەسەر تەوەری بەرنامەکەت بازیاتی کاتی بیسەر و بینەرەکانمان نەخزین چۆن پێشوازی لە مانگی ڕەمەزانی پیرۆز بکەین ئینشاءڵڵا وەکو مسڵمانێک وەکو ئیماندارێک کە خۆشحاڵین و تەواو جهد و توانای خۆمان بۆ ئەم مانگە پیرۆز و پڕخەڕ و سەرەکەتە خستۆتە ژەڕ هیوادارم بێت بە نسیبی هەرێک لە ئێمەی مسلمانان و ئیمانداران ئینشاءڵڵا و یەک ڕێنمایی و یەک داواکاریم لە بازرگانان و سەرمایەداران هەلی گران بوون نەخۆزنەوە لە مانگی ڕەمەزان بە تایبەتی ئەو شتانەی کە عەفو پێداویستی ڕۆژانەی ڕۆژوانانی بەڕێز و خۆشەویستە وەکو خواردن و شتومەک ئەوانەی کە شەوانە ڕوو لە مارکێتەکانەکەن ئێمە ئەگەر بمانەوێت قسمەت ئاوڕ بداتەوە زۆرمان بیست لەم و ئەو بەڵام کە گوێمان لێ نەگیرێ ئێمە خۆمان ئەبێت هەر یەکەمان واجب و ئەرک و چۆن بڵێن هەرێکێکمان بە ئیشێکەوە مەشغوڵین وە کەسابەتی هەرێکێکمان لە ڕوانگەیەکەوەیە من بتوانم لە ڕووی کارەکەی خۆم تۆ بە هەمان شێوە هەر یەک و کارێک لەسەرتانمانە هەر یەکە و ئەو بارگیانی کە لەسەر هاوڵاتیان و فەقیر و هەزاری وڵاتەکەمانە ئینشاڵڵا خۆمان ئەوە هەڵبگرین و گرانیان لەسەر هەڵبگرین ئینشاءڵڵا خوای پەروەردگار بە ئەجر بۆمان ئەنووسێ لە کۆتاییدا بە دوو سوارینە کۆتایی بە پەیوەندیەکەم ئەهێنم پێشکەشی جەناب بە تایبەت بۆ کارمەندانی مانجمەنات کەناڵی ئاسمانی بەیان بیسەرەکانتانەکەم ئینشاءڵڵا
مانگی ڕەمەزان یەخوا بەخێر بێنی مانگی ڕەمەزان دڵمان پڕ بکەی لە پاکی قورئان بە فەرمانی خۆی نورێ هاتە خوار مانای ئیمانی ڕووی کرد بە یەکجار فردەوس واڵایە بۆ خواپەرستان هەموو کوڕنووش بین ڕووکەینە ئاسمان لێمان قبوڵکە خزمەتکاری تۆین ئێمە پابەندین گشت لەسەر ئەژنۆین کێزی دینداری جوان هەڵسڵاوە نوری پێغەمبەر دەوری لێداوە گەر قسمەتمان بێ بە هەست پەنایە ڕۆح فیدا ئەکەین بۆ ئەو جێگایە بە هەست فەرمانە دۆزەق وەک تەڵاش مەیلی کامیانتە پێش ئەدرێ بەکات هیوادارم بکەین بە مانگی ڕەمەزان. زۆر سپاس خۆی گەورە تەمەنمان باد ئینشاءالله بگەینەوە مانگە پیرۆزە. دەچمۆ لای پەیوەندیەکانی ئێوەی ئازیز کاک ڕەحیم لە سلێمانی وەردەگرم. کاک ڕەحیم گیان سڵای خوا لەبێ. وعلیکم السلام سەر هەردوو چاومان. سلامێکم لە خزمەتە مامۆستاگیان. بەڵێ کاک ڕەحیم گیان. ئێمە بۆ مقاوسەرم لە 2016ەوە ناومان نووسیوە بۆ حەج. بەڵێ. ئێستا زۆر کەس لە دوای ئێمە ناویشیان نووسیەوە ئەوان دەرەچن بۆ حەج ئێمە ماوینەوانێت وەکارەکەت چییە ئێمە خۆت دەرناچین نەکردووە سەردانی بەڕێوەبەرایەتی حەج و عومرە نەکردووە لە سلێمانی؟ نەبەخوار سەردانم نەکردووە چاوەڕێنەوە نامەفتونە ناومان دەچێت. ئەجابێ سەردانی بکەین مادام تۆ ناو چەند لەو کاتۆ ناتۆ تۆ بزانە هۆکار چییە ناوەکە تۆمارە؟ پارەکەشمان تەسلیم کردووە وەسیلیشمان هەیە فۆرمیشمان هەیە. پارەکەشە تەسلیم کردووە؟ ئارە وەڵا سازارەکەمان تەسلیم کردووە فۆرمەکانیشمان هەیە. هەڵەیە شتێک بێت سەردانێکی بەڕێوەبەرایەتیەکەیان بکە. بەڕێوەبەرایەتەکەی لەکوێیە؟ وڵی دقیقا نازانم بزەبت لەکوێیە. حەزەکەی دوایش بارەکەت وەرەگرن. من نازانم تۆ نازانی. ناونیشانە بۆ وەرەگرن و پێتەڵێمەوە. باش نییە؟ ئینشاءالله ئینشاءالله بە قوربانت. بەسەر چاو بەس دەزانم ماوەسا کامەرانە ئەوە چۆرە لای ئینشاءالله بەسەر چاو. ئینشاءالله ئینشاءالله. زۆر سپاس دەکەین کاک ڕەحیم گیان لە سلێمانیەوە لەگەڵمانە بووی. باوکی مسلیم لە چەمچەماڵ وەردەگرم. باوکی مسلیم سڵای خوا لێبێ. الله يخلى زنبي السلام عليكم. وعليك السلام ورحمة الله. باش إبراهيم. الحمد لله باشني وباشن باوكي مسلم. لا تخشي برنامج اللي تنقربان. يا أخوة سلامت بي. شو تسوالي لما يجي رمضان كين؟ جاملة تورا كم على السروية. الله يخلى خير لما يجي رمضان. يا خميس الله سلام فرمي. بلغنا رمضان إن شاء الله يمكن بينا ما يجي رمضان والله ما سجل الله من يبدأ قريب من السنة. بلى. أكو الزكاة فرمي أجر صار روجي تسلوب روجي مرض الدنيا واب خطر فيني ساعتهم أخسر من يجي برنامج الآن إن شاء الله جواسل ولا صواني تيسوم إن شاء الله بشتيان بخواي جورد النيابة جواز تربي دوش أو بروجة شير قال أنا بروجة ترك أنا وبقرآن خلق زور دي وضع ما وسجل نظام يعني أو بروجة المقدرة نتوجه جاتر كان وقوان ما كان شيء شامل والله باش تناقم كان بروجانا أو بروجة بخشين وخدمة جزاراني كوا هاكاري خلق كان بقرآن خلق يوم صبت مالية ما عاد يعني واحد والله أويل لتواناي أو برادرانا بلا دەستگای خێرخوازی بەخشین وە لە ڕووی میدیاییشەوە ئێمە ئەو پەڕی هاوکاریانە بین ئەو پەڕی پاڵپشتی هەموو لایەکەکەین تاوەکو زیاتر و زۆرتر بتوانین هاوکاری کەسانی هەژار زۆر کاری لەسەر ئەم کەناڵەوە و خەڵکەی ئێوەیە ئینشاءالله من یەک داواشم لە بەڕێزت هەیە لەم کەناڵەی خۆدانەوە دوو ڕۆژتر نەورۆزە وەڵی زۆر عیبە خەڵکێ بچێ بۆ نەورۆز و بای بۆ لا دەڕۆژم بەڵێ يعني ونوروز أو خد دي لروي نوروز أخذ شيء ذكر. بلى. خلق بناء مسلمان يا ركيب حتى أرنو دستة جذباني ده نوروز عن شو نوروز مية دينم. أول شيء توريكي لسداد مننا إن شاء الله تعالى. إن شاء الله إن شاء الله نبرنامج كاين دي كمان حتما نسرو بابتانش. بس إن شاء الله خواهي جرام الجدار ما رمضان. زۆر سپاسەکەین باوکی مسلیم لە چەمچەماڵەوە لەگەڵمانە بوو کاک ئاسۆ لە سلێمانی وەردەگرم کاک ئاسۆ گیان سڵای خوارد لێبێ. سڵای خوای گەورە لە جەناب و تەواوی بینەرانی تەلەڤیزیۆنی پەیام و کارمەندانتان. وعلیکە السلام کاک سەرکەوتوتان کە ئینشەڵڵا. وعلیکە السلام سەر هەردوو چاومان. چاوتمان چەکەم کاکە حاجییان. خوای گەورە سەربەرزتان کە پێم خۆشە ئەم مینبەرەی جەنابتان لە ڕێی ئەم مینبەرەی جەنابتانەوە دەنگم بگات و دەنگ ئێوەش خۆشتان ئەم مینبەرەی جەنابیشتان دەنگی
مانگی مامۆستایانی سەربەرزی حەقبێژ بگەێنن پێم خۆشە ئاماژە بە چەند شتێک کە زۆر ضرورە. یەک لەو شتانەی کە گرانی بازاڕ لە وتارەکانیانە ئەو مامۆستا بەڕێزانە باسی بکەن. چکە کاکە حاجیجان پێم وا بێ پار بوو لە کاتی شەڕی ئۆکرانیا و رووسیا چوومە مارکێتێکەوە وتم ئەوە سەری چۆن ئەوە چۆن چۆنیە ئەما هەر وەکو بەسەر خۆمات چوومە مارکێتێک وتم ئەوە بای چەنەوە چۆن هاییە وتی ئەو بایۆنێ ینی چۆن ئەڵی نرخەکەی زیادتم بۆ وتی ئەی بۆ ئاگاد لێ نییە وتم چی بۆ ئەی بۆ ئاگاد لە بازار نییە دۆڵی وتم ناوەڵە ئەی بۆ ئەم شەو ئاگاد لێ وتم ناوەڵە کاکە ناز چی بووە کاکە ئەم شەو رووسیا لە ئۆکرانیایدا کەسی ئاگاد لێتم جا باشە ئەم ناوە مارکێتی تۆ ئەم مەغزەنە ئەم شەو لە ئۆکرانیا گەشتێرە کاکە یعنی مشکلەکەەوەیە کاکە حاجیان کێشەکەمان لەوەیە ینی تۆ سەیریکە کە مایکەکەی تۆش بچێتە بەردەستێوینەکەی بانگەواز بچێتە بەردەستیەوە قسە بکا بە خۆشمەوە ئەمە تعلیق و تەشیر نییە بە هیچ کەسێک بچێتە بەردەستێ باسی پێغەمەری بۆ بکە ساڵسە ڕەنگە بگریە تێگەی باسی حەق و ناحەق و عەدالەتی و ئەم حکومەت و دەسەڵاتەی بۆ بکە ڕەنگە دەمی ببێتەوە لە سۆران عومەرەکەی کۆمەڵی ئیسلامی زیاتر قسەی پێ بێ ئێ باشە کاکە کە تۆ واعەکەی کە تو ئەمانە ئەزانی ئێخدا ئەوەش سەر هەر بڕەخوا بناسە تۆ ناکرێتەوە مەکات حاجیە ناکرێتەوە من بڵێم خوا ئەناسم و بگرێم و باسی درۆم پەیان بێتە بەردەستەوە بڵێ چیڵی سەبارەت بە درۆ بڵێم وەڵاهی شتێکی زۆر ناشرینە چیڵی سەبارەت بە خیانەت وەڵاهی شتێکی زۆر ناشرین چیڵی بەرامبەر بە دووڕی وەڵاهی شتێکی کاکەجیان ئێمانە شیەیە لە قورآنی پیرۆزە لە سەداسی باسی لە عیبادەت و نوێژ و پەرشەکان کردووە لە سەدا هەفتای ئەو ئاکار و ئەخلاقانەیە کە مرۆڤ ئەنجامی دەدات ینی خۆی باڵادەستیش ئەوەندە گرنگیاوە بۆی کە تۆ باسیەکەی بەڵێ کاک حاجی من پێم خۆش بوو ئەوەی شڵات من دڵنیام لەوەی بەرنامەی بەخشین دڵنیام لەوەی ئەوەی پێی کراوە کردوەتی نکۆڵی لێ ناکرێ وەڵای جیاوازی نەکردووە کە سوکاری شەهیدی خەڵکی تر و هەرچی بڵێ کردویان و خزمەتیان کردووە دڵنیام ئەوەی کە لە توانایاندا بێ لە مانگی ڕەمەزانە بەخواست زۆر دڵنیا بن خێرخوازان ئەوەی ئەتانێت دەستێکی ئەمینەت بیگێنن خواشایی دەیگێنن ئەم مسلمانانە ئەم برایانە دڵنیا بن لێیان و سەرکەوتووە بن پشتیوان بۆ خوای گەورە تا ئیستا سەرکەوتوو بوونە هەندێک کەس بە چەند شتێک ئێستا دەرکەوتووە و بە ئەوەی کە پارەی لایە و حیزبێکی کردوێتەوە بە چەند شتێک عاتیفەی خەڵکی ڕاکێشاوە وەڵی دڵنیا بنەم دەسە ئەمینە وەڵی ئەگەر خوا ئەناسن سەر هەڵە بڕ نەزانن چیەکەن سەر هەڵە بڕن ئەزانن چۆن چۆنی سەریان بەرزە دڵنیا بن بۆ خوا سوڵحاون ئەم دەستە ئەمینە و حیزبەکەشیان بەخوا ئەمینە بۆی کە دڵنیا بن لیان پشتیوان بەخوای گەورە یا ڕەبی خوای گەورە مانگی خێر و بەرەکەت بێ بەسەر ئەم میلەتی مسلمانە و عام و بەسەر میلەتی کورددا بشێتەوە ئینشاءالله ببێتە مای خۆشبەختی بۆ هەموو لای ئینشاءالله دەسەڵاتان خۆش دەکا حاجیجان سپاس کاک ئاسۆگیان لە ئێستاوانی سپاس کاک جەمال لە بازیان وەردەگرم کاک جەمال گیان سڵاوی خوا لێبێ مامەجانە جان سەلام عەلەیکم و سڵاوی خوای گەورە لە هەموو لایەک وعەلەیکە سەلام سەر هەردوو چاومان سەلام ئینشاءالله پێش هەموو شتێک پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە هەموو لایەکەکان کە مانگی پیرۆزە پیرۆز بێن ئینشاءالله لە تۆش و لە هەموو مسلمانان بەڵێ بێتە مای پێشەوەی کە لەسەر مانگی ڕەمەزان قسە بکەم ئینشاءالله ئەم مانگی ڕەمەزانە مەبەستم ئەوەیە کە بەنامەی خۆی هەیە ڕەمەزان بۆ هاوڵاتیان ئەوەی کە دەوێت تەدریستا بۆی کە خەڵکی تووشی گوناهوستاوان نەبێەوە بگەڕێتەوە مانگی دڵخۆشکەرێ بەڵام پێشەوەی قسە لەسەر ئەوە بکەم ئینشاءالله ئەم مانگە ئەبێتە مای ئەوە کە هەموو سەرجەم ئەم لایەنانەی خۆمان ڕێیەکەون لەگەڵ بەغا و ئاشتێکی خۆشی بەرپا ئەبێ بۆ هەموو لایەک و ئەم ڕەمەزانە ئەبێتە مای ئەوە ئینشاءالله ئینشاءالله پێش بە خوای گەورە ئینشاءالله پشتیوان بەخوای گەورە کاک جەمال گیان بەڵێ ئەم مانگی ڕەمەزان من داوام لە هاوڵاتیان هەیە لە هەموو مسلمانێک لە هەر شوێنێکە ئەم مانگی ڕەمەزانە پیرۆزە گەورەیە داواکاری مانگی ڕەمەزان ئەوەیە بۆ سەرجەم ئێمە کە خۆمان پارێن لە گوناه و تاوان بە تایبەت ئافرەتان ئەبێ حیجابن پۆشراون بۆی ئێمە ڕۆژەکەمان قبول بێ هەموو لایەکمان خەڵکی ئەگەر بە ڕۆژیش دەبێ خواردنێکی خوارد با لە شوێنێکی پەنا ئەو خواردنە خوا بۆ شێوە پیرۆزبای لە مانگی ڕەمەزانە کرێ ئەبێ شتەکانی پارێزین ئەبێ زۆر ڕێزی لێ بگرین گومانی تیانە بەڵێ خوای گەورە خۆشی فەرمێتی ئێوە ئەگەر مانگی ڕەمەزانیش ناگرن ڕێز لە مانگی ڕەمەزان بگرن واتان ڕستی ئەو کەسانەیە کە بۆ شێوەیە ئەبێ وریابن بە تایبەتی ئافرەت ئەبێ حیجاب بێ هەموو کاتێک نەگەر لە مانگی ڕەمەزان چونکە تۆ ئەبێ بینی قبل قیامەتت هەبێ
نەکە لە ڕەمەزان مسلمانەتی پێ هەموو کاتێ بێ ڕەمەزان وادی وەکو مانگی ڕەمەزان وادی بەڵێنجا ئینشەڵڵا بێتە مای خێر خۆشی بۆ هەموو لایەک و مانگی ڕەمەزان کە دێت من شخصیان خۆشە بێ ئینشاءڵڵا خۆی گەورە مانگەێنێتە مانگی پیرۆزی ڕەمەزان. زۆر سپاس کاک جەمال گیان. ئینشاءڵڵا سەلامەت ئینشاءڵڵا و سەرکەوتوو بن هەموو لایەک. ئامین ئینشاءڵڵا. زۆر سپاس کاک جەمال. باوکی ئەمیر لە کانی گۆمە وەردەگرم. باوکی میسڵایی خوا لەبێ. علیکم السلام ورحمة الله وبركاته. یەکێکی پیرۆزایی لە خۆمان مسلمانان و بەتایبەت مسلمانی کانی گۆمەی بەڕێز و خۆشەویست دەکەین هیواداری ئەم مانە فەرخێر و بەرەکەتە دەڕێوە وەخۆشی و شادی بێت لەسەر و ئینشاءالله خوای تەعالی مانگێر بە مانگی ڕەمەزان وقبل اللهم بلغنا رمضان اللهم بلغنا رمضان ان شاء الله. ونصيحتي بو خوشتان بتايبتي وبو بريان بتايبتي كل اما بالخير وبركه بس شيء رمضان نبن عباد رمضان وشيء جنن وهمان في رمضان شلون بو في رمضان شلون دور رمضان الواحد وهذا ان شاء الله وحق غفر ولا تكونوا رمضانيه عباد الله ان شاء الله يوادين بنديك اخواننا ونقاف كان عباد كان بقى فيديوهات كان نقبة طبعا من شيء جدا وروح يكون كانوا وقوا قابلين بصعود رمضان ثاني شو صعود نقام بدنا في القرآن وبلاي ولا إن شاء الله بشر أي شيء ولا أو سنو أم عباد الجمهورية إن شاء الله بريء وبرن إن شاء الله. زوسباس باوكي من خوي جورا يارمتي ترمامتا لەم مانگە پیرۆزەدا کە ئینشاءڵڵا چەند ڕۆژی داهاتوو دەچینە نێو ئەو مانگە پیرۆزە یارمەتی دەرمامێت عیبادەتی زیاتر ئەنجام بدەین و کار و کردەوەی زۆر باشتر ئەنجام بدەین وەخوای باڵادەست ئیستیقامان بات دوای مانگی پیرۆزی ڕەمەزانیش ئەگەر تەمەن باقی بووە تەمەنی پێبەخشینەوە زیاتر و بەردەوامتر کار و خێری زیاتر ئەنجام بدەین. کاکدارا وەردەگرم لە عربەت. کاکدارا گیانسڵاوی خوا لەبێ. سڵاوی خوای گەورە لە جەناب و لەوەی گوێ لێمانە و ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. وعەلەیکە السەلام وەڕەحمەت الله وبەرەکاتوه. عەزیزەکەی من هەموو ساڵێ دە ڕۆژ ڕەمەزان یەتە پێشەوە ئێستا حاڵی حاضر کە من و تۆ قسەکەین ئەمڕۆ یەکشەمە بوو ڕەمەزانە وایە ئاگا لێمە ئەمڕۆ ڕەمەزانە ینی بەڕای تۆ چۆن؟ ئای بەڵێ 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 ئەمڕۆکەی ڕەمەزانە پارەم کاتانە مانگی ڕەمەزان دوازدە مانگەکە ئەسووڕێ ئای ئاخر تۆ شوێنە مامی خۆگرە ڕەمەزان سابت نییە ئەسووڕێ خۆی وەلە پێشەوە پێم وتی کۆیلی ساڵێت دە ڕۆژێتە دواوە ئێکەواتە ئەمە پێمانەڵێ ئێمە بێ هەموو ڕۆژێ بەعەدەبین نەک لەم مانگە جوانە تۆ پێویستی بە کەسێکە قەرزی لێکەی پێویستی لەکە بە کەسێکە ژن بۆ کوڕەکە دێنی پێویستی بە سارێکەی کڕی ئایا هەر ئەو دەقەیە ئەچی حورمەتی لێگری یا تو ئەبێ لە پێشوەخت ڕابردوو ئێستا داهاتوو معدل بە حورمەتی بۆ ئیشەکە بڕوە تۆ توانی بەرنامەکە دابەزێنی بەرنامەیەکی تر چۆن خەڵک پێشوازی کات لە ڕۆژی قیامەت ئەوە گرنگە پیاوەمەوێت دەرچێ وایە وەڵڵا ئەوە ژەر گرنگە پیاوەمەوێت دەرچێ مسقالە زەڕە خێر و شەر دەر و نابێ عەزیزەکەی من زانیتی خوای عەزە وەجەل فەرمێ خۆت زۆر کەسێ و دارێکە حەزرەتی ئادەم لێ خواردووە نازانێت چییە شەجەرەی خۆت یعنی هەمیشە سەوت ئێستا من دڵم لای ئەوەی ئەڵێ دوای تۆ پەیوەندیوە من سەد جار پێ دەڵم کار دانیار ئەڵێ کورد ئەڵێ قسەیە کە گوێگرێ کەڵێگرە کەڵگرێ کاکە جان ئێستا تۆ ئاڵتوو نەکری زاخەوە دوای 6 مانگ دوای 2 مانگ تەنەکەکە دەرەکەوێ تۆ نابێ بەڕووکەش لە مانگە ئەوە بی ئەبێ معدەلی فرەحمی خوای گەورە زۆرت هیچمان بەسەر نایە کورە بینەوە سەر مەسەلەکەی خۆمانەوە باسیەکەین نەوتە کارەبایە بودجێکی وشی ئەمەیە ئەمانە بێ بە پڕکە پڕت زۆر و بۆر بە عەمەل نایە بە ڕەمەزان و بە حەج و بە زەکات و سەرفترە نییە بە تەقوایە ئێمە دروستمی ڕێز لێگرین تۆ نوێژەکەی بەرامبەر خوای گەورە لەچکەکە دەکەی خوای گەورە نێر نییە پیاو نییە کوڕ نییە ئەبێ لە دەرەوە بیکەی پیاوی ڕێک و پێکی بە ئادەبی ئەبێ خوای گەورە لە دۆسابی ئاگا لە منە بەڵێ ساحبی بەڕێبی ئەنجامێ شتێکی کەبولم خوای گەورە فەرمێ فإن كيد الشيطان ضعيف کردارەکانی شەیتان ضعیفە ئەوەی ئەیکا ئینسان خۆیەتی ئەبێ ئاگای لە خۆی بێ لە نەفسی لە پێش تا کۆبۆتەوە داوێن دەستی دەمی چاوی بیستنی کاکە با خۆمان نەخەڵەتێنی خوای گەورە زۆر گرنگە فەرمەوە تەمەن تەواو بوو چیمان چی خۆشیەکە بینی
اقر اهلي بهشت بي ان الله اشترى منكم من المؤمنين انفسهم واموالهم بان لهم جنات اقر خرابيش بي لهم في دنيا خزي وفي الاخره لهم عذاب اليم ولا ما ميخوتها بله لو انا پیوندی تر نکم وانی بلام ام قصی حزکم بیلم لدلما ولو پیوندی بابتا کونیه کاکا دنگان اصل اساسینیه بقرآن لخربو داراوه او قنفه بو او سوار کرسی بو او تفلکی بو او داراوه دی خوابیش زۆر سپاس بۆ کاکداران لە ئاەتەوە لەگەڵمانە بوو پەیمان خانمان لەگەڵە لە چەمچەماڵ چەمچەماڵە الو سلام علیکم پەیمان خان باشیت سلام علیکم وعلیکم سلام ورحمة الله پیرۆزبایی مانگی ڕەمەزانتان لێکەم لە هەموو مسڵمانان خوا بەخێر بێ و مانگێکی پڕ بەرەکەت بێ و بێتە مای خێر و خۆشی بۆ هەموو مسڵمانان و لەو ناخۆشیە دەرچین و هیوادارم لەم مانگەیە هین بێ لەم مانگەیە خێر و بەرەکەت ڕۆژ مسڵمانان بکات و ئەم ناخۆشی و مەینەتیە کۆتایی تێبێ ئیشەڵڵا. هاتو پێمان گرنگە چۆن خۆمان ئامادە بکەین چۆن پێشوازی لەم مانگە پیرۆزە بکەین بەڕای تۆ؟ وەڵای پێویستە خۆمان بپارێزین لە گوناه و تاوان و لە کاری خراپە و لە مانگەدا و پێویستە بە شێوەیەکی جوان و پێشوازی لە مانگە بکەین و مانگێکی پڕ خێر و بەرەکەت تا چەند گرنگە لەم مانگەدا زیاتر هاوکاری و کۆمەکی پێشکەش بە خێزانە هەژارەکان بە منداڵانی بێباو بکەین زیاتر لە ماکانی ڕابردوو. بەڵێ وایە لە مانگەیە پێویستە زیاتر دەستگیرۆی هەژاران و لە قەوماوان بکرێت و لە مانگەیە دڵی بێهەتیوان و بێباوکان خۆش بکرێت و بێگومان. زۆر سپاس دەکەین پەیمان خان لە چەمچەماڵەوە لەگەڵمانە بوو. بڵازان و خۆشەویستان مانگی پیرۆزی ڕەمەزان مانگێکە کە هەلێکی زۆر زۆر زێڕینە بۆی پێویستە ئاگاداری بینیانی تەنها خۆی گەورە دەزانێت کە ئایا ئەتوانین ئەم مانگە بە تەواوەتی بەڕێبکەن یا کۆوەی کە خۆی گەورە تەمەنمان ناداتیان ئەوەی ئایا ساڵێکی دیکە دەگەینەوە بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان بۆیە زۆر گرنگە زۆربەی کاتەکانمان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بە عیبادەت و بە قورئان خوێندن و بە شەو نوێژ و کاری چاکە ئەنجام بدەین لەبەرەوە کە ئەو هەلەمان لە دەست دەنەچێت و ئەو کاتێک کە هەمانە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بە گرنگترین سێری بکەین و ئەگەر خۆی باڵادەست پێی بەخشین بتوانین سەردانی ماڵی خوا بکەین و عومرەی تێدا ئەنجام بدەین و تێدا کە گومانی تیادانە عیبادەتەکان لەوێ چەند بەرامبەرترەوە هەزاران زیاتر پاداشمان بۆ ئەنووسرێ و لەگەڵیدا لەم مانگە پیرۆزەدا ئاگاداری ئەو بین کە هاوکاری و کۆمەکی پێشکەش بە دراوسەیەکمان بکەین کە بزانین هەژارە خزمێکی نزیکمانیان هەر کەسێک کە بیناسین بزانین کە شیای ئەوەیە هاوکاری بکەین و لەگەڵیشیدا زۆربەی موسڵمانە لەم مانگەدا زەکاتەکانیان دابەش دەکەن بەسەر کەسانی هەژار و کەسانی کەم دەرامەتاوە بۆیە گرنگەوەش فەرزێکی گەورەیە کە خۆی باڵادەست لەسەر موسڵمانانی واجب کردووە بۆیە بە هەموو شێوازێک گرنگە لەم مانگە پیرۆزەدا ئاگاداری ئەو بین کە بە هەموو شێوازێک هاوکاری و کۆمەکی پێشکەش بە موسڵمانان بکەین پێشکەش بە ئەو کەسانە بکەین کە هەژارن کە کەم دەرامەتن. دەچمە لای پەیوەندەکانی ئێوەی ئازیز پەیوەندێکی دیکە وەردەگرم کە دایکی نامۆ لە سلێمانی دایکی نامۆسڵای خوا لێبێ. وعلیکم السلام ورحمة الله. باش مامۆستاگیان. وعلیکم السلام سەرچاومان. پیرۆزبایی مانگی ڕەمەزانتان لێ دەکەم. لە ئێوەش و لە هەموو موسڵمانان پیرۆز بێ ئینشاءالله. ببێ بە مای خێر و بەرەکەت ئینشاءالله. ئینشاءالله. هیوادارم ئەو کەسانێک سەرمایەدارن چاویان لە فەقیر و هەژار بێت بە تایبەتی ئەو کەسانێک کە بێباوکن. ئینشاءالله بێگومان. لەم مانگەدا پێویستە زیاتر موسڵمانان ئاگاداریەوە بن وە کۆمەکی و هاوکاریان پێشکەش بن. بەڵێ. بەس مامۆستاگیان پرسیارێک. گیان بەڵێ. من بەنسبەت منەوە خوشکێکم 4 مناڵی بێباوکی هەیە. بەڵێ. باوکی بە نەخۆشی سەرەتان مردووە. ناویشم نووسیوە لە لای جەنابتان ئەگەر کەسێک لەم کەناڵەی تۆوانێ گوێبیستی بێت هاوکاری بێت من زۆر مەمنوی جەنابتە بموهی هاوڵاتیەک ئەگەر یەکێک بیکاتە ئەستۆی خۆی
من هاوکارەکەم دواتر ژمارەکەت وەرەگرم بەسەر هەردوو چاوم ئینشاءڵڵا پەیوەندیت پێوەکەم چونکە مناڵی شیرەخۆرەشی هەیە بەڕاستی بەسەر چاومان ئینشاءڵڵا خۆی گەورە یارمەتی دەرمان بێت بتوانین لە ڕێگەی و موسڵمانانەوە هاوکاریان پێشکەش بکەین بەخوا مناڵەکەی دەمانە مناڵێکی شیرەخۆرەی هەیە کچێکی تەلەبەی شەشە 4 مناڵی هەیە بەداخەوە ئینشاءڵڵا خۆی گەورە دەروی خێریان لێ بکاتەوە و موسڵمانانیش هاوکاریان بکەن و ئینشاءڵڵا ئەوەی کە گوێشی لە بەڕێستە ئینشاءڵڵا بتوانێت بە شێواز لە شێوازەکان هاوکاری ئەو ماڵە بێباوکە بکەن منیش دواتر ژمارەکەت وەرەگرم حتمەن ئینشاءڵڵا پەیوەندیتان پێوەکەین وەڵا ئیتر بۆ خۆی گەورەی بکە ئینشاءڵڵا ئینشاءڵڵا بەسەر چاومان خوشکی من بەسەر چاو سوپاس بۆ پەیوەندیەکەت کاک مێخداد لە بێخەمە وەردەگرم کاک مەخدیت گوێ لە دەنگی منە دیارە پەیوەندەکەی کاک مەخدیت پچڕا ئازان و خۆشەویستان وەک ناوی تۆرەکەمان دیارە کە ئامادەکاری وە چۆنێتی پێشوازیکردن لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئەم مانگە مانگێکی گەورەیەوە مانگێکە کە قورئانی پیرۆزی تێدا دابەزیوە لە هەمووی گرنگترەوەیە کە شەوێکی تێدا خێری زۆر زیاترە لە 1000 مانگ بۆیە زۆر گرنگە هەر لە سەرەتایی مانگی پیرۆزی ڕەمەزان تاوەکو کۆتایی زیاتر لە مانگەدا خۆمان هیلاک بکەین و خۆمان زیاتر ماندوو بکەین و عیبادەت و پەرستشی زیاتر ئەنجام دین تاوەکو خۆی باڵادەست ئەم مانگە بکاتە هەوێنی لێخۆشبوونی گوناه و تاوانەکانمان و ئەو گوناه و تاوانانی کە ئەنجاممان داوە بیانسرێتەوە ئینشاءڵڵا پەیوەندیەکی دیکە وەردەگرم خاتولیا لە سلێمانی خاتولیا سڵاوی خوا لێبێ وعليكم السلام ورحمة الله سرچاومان هەتیانە سلام علیکم خاتولیا گۆبیسی دەنگی تۆم دیەت لەگەڵ لە سلێمانی کێ دیە دینا خاتو دینا سڵاوی خوا لێبێ دەستخۆشم لێکم کاکدانیا زۆر سپاس دەستخۆشی بۆ هەموو کارمەندانتان بێماندوو زۆر سپاس چاوی من هیوادارم مانگی ڕەمەزان بێتەوەی پڕ خێر و بەرەکەت بۆ هەموو مسلمانان و جیهان بە تایبەتی مسلمانان ئینشاءڵڵا خۆی گەورە کاتەمایی خێر و خۆشی بۆ هەموو لایەکمان هیوادارم ئەوەی خێری شەکە بیا بە مستەحەقەکان زیاتر ماڵە فەقیرەکان بێباوکەکان بێگومان هەر مزگەوت هەنێک کەس بەس کەکدانا دۆست مزگەوت خێرەکە وڵای خێرش بۆ مزگەوت زۆر زەرور نییە ڕاستەکەی وڵا هەنێک کات زەرورە ئەویش لەبەرەوەی کە هەنێک جار مزگەوت پێویستی بە پێداویستیەکە پێویستی بەوەیە کە مزگەوتەکە فراوان بکرێ بەڵام لە هەمان کاتیشا ئەمە ژەر پێویستە لە مانگی ڕەمەزان زۆر زەرور نییە ئەو بەڕاستی ڕاستە بە زیاتر فەقیر و هەژاران تۆ خۆت زانی ژیانی خەڵک زۆر زەحمەت بووە ئینشاءڵڵا بەسەر چاو خۆی گەورە یارمەتی دەری هەمومان بێت وە بتوانین هەموو ئینشاءڵڵا خۆی گەورە ڕەمەزان بێتە بەرەکەت بۆ هەموو مسلمانی و هەموو کارمەندان ئێوەش و لەرساق و تەندروستان بکەن دۆسپاسەکەین خاتوو دینا لە زۆر خۆشحاڵ بووم چاوی بەڕێزی خاتوو دینا لە سلێمانیەوە لەگەڵمان نابووی کاک سەنعا لە هەولێر وەردەگرم دوهەمین پەیوەندی کاک سەنعا سڵاوی خوا لێبێ سڵاوی خوا لێ وەزبی برای بەڕێزم ئەحواتان چۆنە باش ئینشاءڵڵا وعليكم السلام ورحمة الله سرچاومان ماجی ڕەمەزان لەوێ لە هەموو برادرانی ناو کەناڵی تەلەڤیزیۆن و مسلمانانی هەولێر و گیان پیرۆز بی ئینشاءڵڵا پیرۆز بێت ئینشاءڵڵا لە هەموو لایەکمان وەڵام من دەمێ کورتێک یعنی لە بابەتی ڕەمەزان باز بکەم وەڵام مەتا ئێستا چەند برادرێک حەچەندە هەمیان قسەی جوانیان کردووە بەڵام نەچونەتە ناو ئیتاری مەوزوعی مانجی ڕەمەزان مانجی ڕەمەزان تەنها بە تەنیا ڕۆژوگرتن نییە ئەگە بێتە ناحیە عەرەبی لێک بدەیتەوە تەطهیری نەفسە تەطهیری ڕۆحە دەستەیە ئەوانە هەمووی دەگرێتەوە سێمینی شتێکی زۆر پیرۆزی تێدایە یعنی لێرە مسلمانان لە کۆکردنەوەکەدا تەوحیدێکی زۆر ئیلاهی و کۆمەڵایەتی بەخۆ دەگرێت وە لە هەمان کاتیدا لێرە ئەوە بەسەرکردنەوەی چینی هەژار و فەقیریشە
ئەو دەوڵەمەندانە هەموو تەرکیز دەکرێتە سەر دڵیان کە پێیان دەڵێ لەو مانگە خوایەک بۆ ئێمە دەفەرمی چینێکی هەزار و فەقیر هەیە دەبی ئێمە لێرە هاوکاریان بکەین تعاون بکەین بە زەکات و سەرفترا یاین لێرە بەبیرهێنانەوەی کەسانێکە کە دەبە فەقیر بڵێن ئێمە دینێکمانەیە ئاینێکمانەیە زۆر جوانە هیچ چین و توێژێک لەبیر ناکا و لەو مانگەیەدا هەمووی کۆ دەکرێتەوە بە لەژێر ئەو بابەتە مانجی ڕەمەزان ئەبێ دەوڵەمەند ئاگەر فەقیر بێ ئیتر ئەو کاتە بەخۆی دەتوانێت بڵێ من موسڵمانم ئەو فەقیرە زێرە دەبوژێتەوە بۆ مانگەی بڵێ نامێ زیاتر لە کاتتان بچم خۆم دەرچووی دراسی ئیسلامی مە 89 بەڵام دەتوانم هەرۆ دەرفەت و برادران کەسوی پەیوەندی بکەن ئەو پەڕی ڕێز ئیسلامی بۆ هەمووتان خوا هاوکاری هەموو لایەکبی بۆ ڕۆژێگرتنی ئەو مانگە و تاعەت و ڕۆژی هەمومان قبول بی ئینشاءالله ئینشاءالله کاک سەمعان لای هەولێرەوە خوای گەورە یارمەتی دەرمان بێت و بمانگەیەتە ئەو مانگە پیرۆزە ئینشاءالله. ئازان و خۆشەویستانم بەرنامەی دوانگەی خەڵکم پێشکەشکردن بە یارمەتی هاوکارانم تا بەرنامەیەکی دیکە بە خواتان دەسپێرم خواتان لەگەڵ.